نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دال ئەو زیندوێتیەی وەحی دروستی کردبوو. خاڵی چوارەم ئەوەیە کە لە چاخی بەختەوەریدا سفرە ئاسمانیەکان یەک لە دوای یەک بۆ سەر هاوڵاندا دەبەزین لەلایەن مالیک و مەلیکی ئاسمانەکان و زەویەوە. هەموو ڕۆژێک پەیامی نوێ نوێ دەهات و هاوڵانیش هەموو ڕۆژێک بەم پەیامە نوێیانە وەک بڵێ دووبارە دەشۆردران و پاک دەبوونەوە. ڕۆژێک دانانی بانگ، ڕۆژێکی دی دانانی قامەت، ڕۆژێکی دی دانانی نیکاح و لە دوجاردا سنووردارکردنی بە چوار هاوسەر، پاشانیش بەستنەوەی بەمەرجەوە، ڕۆژێکی دی قەدەغەکردنی مەی. ئەمانە هەموو چەندانەیەکن لەو سفرە ئیلاهی و ئاسمانیانەی تا قوڵاییەکانی ڕۆح درێژ دەبنەوە. جگە لەوەش لە پەنا ئەم سفرە و پەیامانەدا سەبارەت بەو بابەتانەی هەمیشە پەیوەندی بەوانەوە هەبووە، هەندێک جار بە ئاشکرا و هەندێک جار بە شێوازێکی شاراوە دەیانتوانی لە نێو ئەم پەیامانەدا ناوی خۆیان بدۆزنەوە. بۆ نمونە کاتێک لە پاش ئایەتی محەممەد ڕەسوول الله دەوترا والذین معه زۆر جار چاوەکان دەچوونە سەر حەزرەتی ئەبووبەکر و کاتێک دەوترا ئەشیداء عەلە الکوفار چاوەکان دەچوونە سەر حەزرەتی عومەر و کاتێک دەوترا ڕوحەماء بەینەهم چاوەکان دەچوونە سەر حەزرەتی عوسمان. کاتێک ئەم ئایەتەش دەخوێنرایەوە من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه ئەندێشەکان بەرەو لای قارەمانیەتی و شەهیدبوونی ئەنەسی کوڕی نەزر دەڕۆیشتن. تەنانەت ئەنەسی کوڕی مالیک تەماشای مامی دەکرد لە گۆڕەکەیدا. جارێکی دی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم ئوبەی کوڕی کەعب بانگ دەکات و پێی دەفەرمێت خودا فەرمانی پێکردوم سوورەتی ئەلبەینەت بۆ بخوێنمەوە. ئوبەی دەپرسێت ئەی پێغەمبەری خودا ئایا خودا ناوی هێنام؟ لە وەڵامدا پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم پێی فەرموو بەڵێ ناویشی هێنای. جارێکی دیش خودا لە ئایەتی فلما قضى زيد منها وطرا ڕاستەوخۆ ناوی بەندەی ئازادکرا و باوەڕدارێک لە باوەڕدارە یەکەمینەکان کە حەزرەتی زەیدی کوڕی حارسەیە دەهێنێت. بەڵێ پەروەردگار یادی ئەوان و ئەوانیش هەمیشە یادی پەروەردگاریان دەکردەوە. لە ڕێ ئەو پێغەمبەری خوایەوە صلی الله عليه وسلم کە تەنها بینینی سێبەرەکەی لە خەونماندا هەفتەیەک بۆمان بەسە بە شێوەیەک کە گونجاو بێت بە مەزنی و پاچی و بێگەردی ئەو بەردەوام لە پەیوەندیدا بوو لەگەڵ خودای گەورەدا. ژیانی ئەوان لە نێو ئەو تێگەیشتن و ئیدراک و بەسیرەت و مەعریفەتەدا دەگوزەرە کە لەم ئاستەدا بەدەستیان هێنابوو. بەڵێ ئەو کەسانەی قورئان و سوننەتیان بۆ ئێمە گواستوەتەوە ئەم مرۆڤانەی نێو ئەم ئاستە بەرزانە بوون. ئەم مرۆڤانەی کە دابەزینیان بۆ ئاستی درۆ هەرگیز ڕێتێچوون نییە. بەڵێ قورئان و سوننەت لە ڕێی ئەم مرۆڤە دروستانەوە وەها بە دروستی پەرژین کرابوو کە لە پاش ئەوانیش گۆڕینی ئەم حاڵەتە بۆ کەس ڕێتێچوو نەبوو. واو خۆکردنە خاوەنی ئیسلام لە ڕۆژانی سەخت و پڕچەرمەسەریدا. هاوڵە بەڕێزەکان لە ڕۆژێکدا خۆیان کردە خاوەنی ئیسلام کە کارێکی لەم شێوەیە زۆر بە گران و قورس دەکەوتەوە. ئەم ڕۆژ ئەم کارە هەر گران و قورسە، بەڵام سەردەمانێکی وەها هەبووە کە ئەم کارە زۆر گرانتر بووە تا ئەو ڕادەیەی کە ئەو باوەڕداری لە شارێک یاخود لە وڵاتێکدا خۆی کردبێتە خاوەنی ئەم کارە لە نێو ئەو تەنیاییەدا بووە کە عاکیفی شاعیر لەم دێڕەدا دەری دەبڕێت کە دەمگوت بە ئاوازێکی بڵند کوان یارانم دەیانگوت دۆڵ و بیابان و چیا هەم کوان یارانم. هاوڵە بەڕێزەکان لە نێو تەنهایی و وەحشەتێکی زۆر لە مەزیاتردا خۆیان کردە خاوەنی ئاینی پەروەردگار و پێغەمبەرەکەی و پاڵپشتیان لێکرد. هەم لە نێو سەردەمێکی وەها و لە ژێر هەلومەرجێکی وەهادا ئەم کارەیان کرد کەوا هەز دەکەم ئەم وتانەی حەزرەتی ئەبووبەکر بە حەزرەتی ئەبوو عوبەیدەی جەراحی وتووە تا بە حەزرەتی عەلی بگەیەنێت بەس بن بۆ وێناکردنی ئەم دیمەنە. ئەی عەلی
تۆ منداڵ بوویت هێشتا ڕاست و چەپی خۆتت لە یەک جودا نەدەکردەوە. ئێمە بێ ئەوەی چەند جار مەرگ لە بەرچاو بگرین گوێری ئەوەمان نەدەکرد لە ماڵ بڕۆینە دەرەوە. کاتێکیش دەڕۆیشتینە نێو کوچە و کۆڵانەکان بیرمان لەوە دەکردەوە کە دەکرێت لە هەر ساتێکدا شمشێر لەسەر سەرمان کەوانە بچێشێت، بێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە دەکرێت شمشێرە لە کێلان دەرهاتوەکان بە سینەماندا بکرێت نەمان دەتوانی بە هیچ کەس بڵین خوددا تاک و تەنهایە. ئەوان لەم ئاستە و لەم ڕەهەندەدا ئیسلامیان ناسی بوو و دەستیان پێوەگرت بوو و بە یەک هەڵمەت چاویان بەڕووی جیهانە باڵاکاندا کرابوویەوە. بۆ نمونە جارێکیان حاریسی کوڕی مالیک لە مزگەوتدا خەوت بوو. پێغەمبەری خوددا بە پەنجەی پێیەکانی خەبەری کردەوە. ئەویش وەک هەر هاوڵێکی دی فەرمووی: بأبي أنت وأمي يا رسول الله. دایک و باوکم بەفیدات بێت، چ فەرمانێکتان هەیە ئەی پێغەمبەری خوددا؟ سەروەریشمان لێی پرسی: كيف أصبحت؟ چۆن ڕۆژت کردەوە؟ حاریز ڕەزای خوای لەسەر بێت لە وەڵام داوتی: وەک باوەڕدارێکی ڕاستەقینە ڕۆژم کردەوە و وەک باوەڕدارێکی ڕاستەقینە هەست بە خۆم دەکەم. سەروەرمان لێی پرسی: هەموو حەقێک حەقیقەتێکی هەیە، ئایا حەقیقەتی ئیمانەکەی تۆ چییە؟ ئەویش لە وەڵام داوتی: بە ڕۆژ ڕۆژم گرت، بە شەویش هەتا بەیانی کەمەری عەبودیەتم لە خزمەتی پەروەردگارمدا بەست و ناڵە و نرکەم کرد. لە ئێستادا لە نێو حاڵەتێکی ڕۆحی وەهادام کە وەک ئەوە وەهام عەرشی پەروەردگارم و هاتن و ڕۆیشتنی خۆشحاڵ و شادومانانەی ئەهلی بەهەشت ببینم. پێغەمبەری خوش لە وەڵامدا بەم شێوەیە پەسنی حاریسی کرد: تۆ مرۆڤێکی وەهایت کە لەسەر تاپاتدا ئیمان ڕەنجی داوەتەوە. بەڵێ، ئەوان تا ئەو ئاستە لە خوای گەورە نزیک ببوونەوە و خوای گەورەش وەک لە فەرمودەیەکی قودسیدا ئاماژەی پێکردووە بووە ئەو چاوەی کە پێیان دەبینی و ئەو گوێیەی کە پێیان دەبیست و ئەو زمانەی کە قسەیان پێدەکرد و ئەو دەستەی کەشتیان پێدەگرت.